ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە شاندی نوێنەراتی هەدەپە لە هەولێر لە باشووری کوردستان سەردانیان کردین و پێم وایە دانیشتێکی زۆر چاکمان لەگەر ئەنجامدا تواوتوی بارودۆخی باکووری کوردستان و هەموو بەشەکانی کوردستانمان کرد. تێدا جەختمان لەوە کردەوە کە بەڕاستی ئەو سیاسەتە داگیرکاری کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر کوردانمان لە بەرامبەر براکانمان لە باکووری کوردستان ئەنجامی دەدا، لە بەرامبەر هەدەپە ئەنجامی دەدا، لە بەرامبەر چاڵاکوانان و سیاسەتوانان و پەرلەمانتارانی هەدەپە لە باکووری کوردستان لە تورکیا ئەنجامی دەداتن، ئێمە ئیدانەمان کرد. لەبەرەوەی بەڕاستی ئەو سیاسەتە نە لە بەرژەوەندی دەوڵەتی تورکیا نە لە بەرژەوەندی باکووری کوردستاندایە. لەبەرەوەی ئێمە پێمان وایە هەموو ئەو گرتنانەی دەوڵەتی تورکیا لە دژی کوردان دەیکات، لە دژی هەدەپە دەیکات، دوورە لە هەموو بەهاکانی مرۆڤایەتی، دوورە لە هەموو ڕێکارە یاساییەکان، بەڵکو بە شێوەیەکی ڕەشبەجێری براکانمان لە باکووری کوردستان دەگرێتن. و ئێمە لەم کۆبوونەوەیە هەر تەکیدمان لەوە کردەوە کە پاڵپشتی و پشتگیریمان لە مانگرتووان لە ناو زیندانیەکانی تورکیا کرد کە کوردانمان لەوێن دەرێکە لە ناو ئەم زیندانیانانە لەلایەن دەوڵەتی تورکیاوە گیراون مانیان گرتووە. ئێمە لەگەڵ ئەوانین، ئێمە پاڵپشت و هاوکاریانین بە هەموو شێوەیە کە ئەوان ئێستا کە مانیان گرتووە لە پێناو ئەوەی کە داوای مافەکانی خۆیان دەکەن لەسەر مافەکانی خۆیان لەلایەن دەوڵەتی تورکیاوە لە زیندانەکان ئندراون. بۆیە بەڕاستی ئێمە جارێکی کە داوامان لە کۆمەلگای نێودەوڵەتی کرد و هەوڵی ئەوە بدرێتن لە ڕێگای کەناڵە جیاوازەکان لە ئەوروپا لەلایەن بڕیار بەدەستەکان کۆمەلگای نێودەوڵەتی هەوڵی ئەوە بدرێتن لە ساڕۆژی دەستگیرکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەوڵی ئەوە بدرێتن کە ئازاد بکرێ، هەروە هەموو چاڵاکوانەکان هەموو سیاسەتوانانی باکووری کوردستان، پەرلەمانتارانی هەدەپە، سەرۆک شارەوانیەکان ئەندامانیان لەلایەن دەوڵەتی تورکیاوە گیراون، ئەمانە هەموو ئازاد بکرێت وکە گرتنی ئەوانە لە بەرژەوەندی هیچ لایەکدانە و خەبات و تێکۆشانی کوردان لە باکووری کوردستان بەم جۆرە گرتنانە بەم ڕەشبگیریە بەم سیاسەتە داگیرکاری و دکتاتۆری و نادیموکراتیە بەڕاستی ساردبوونەوەی تێدا نابی، بەڵکو کوردانمان براکانمان لە هەدەپە لە هەموو شوێنەکانی باکووری کوردستان بەردەوام دەبن لە کار و خەباتیان و ئێمەش پاڵپشت و هاوکاریان پاڵپشتی ئەم خەباتە مەدەنی و دیموکراتیەی برادەرانمان کوردان هەدەپە دەکەین لە باکووری کوردستان و تورکیا. هەموو ئەو لەشکرکێشیە و داگیرکاریەی تورکیا لە باشووری کوردستان ئەنجامی دەدا، نەکرد لە باشووری کوردستان تەنانەت لە پارچەکانی دیکەی کوردستانیش ئەنجامی دەدا، ئێمە بەڕاستی ئیدانەی دەکەین و شەرمەزاری دەکەین و بەڕاستی دەبێت کۆمەلگای نێودەوڵەتی سنوورێک لە بۆ دەوڵەتی تورکیا دابنێ، لێنەگەڕێ ئەوها بەکەیفی خۆی تەراتێن بکاتن لە باشووری کوردستان، لە ڕۆژئاوای کوردستان بێتن خاکمان داگیر بکاتن و براکانمان بگیرێ. بۆی ئێمە وەکو خۆمان ئیدانەمان کردووە، جارێک کەش دووپاتی ئەوە دەکەینەوە کە بەڕاستی تورکیا نابێ بەم شێوەیە داخلی باشووری کوردستان بێتە ناو قوڵایی باشووری کوردستان و